بینەرانی ئەزیزی کوردستان 24 ئەم کاتتان باش. دیداری یاخود پێنجەمین دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی کۆتایی هاتووە، بەڵام ئێمە لە ڕووماڵ و بەرنمەکانمان هێشتا بەردەوامین. لە باسی ڕۆژدا لەگەڵ کاک گۆران ئازاد پەرلەمانتاری کوردستان قسە لەسەر کۆمەڵەتەوەرێکەکەین کە ڕبتە بە یاخود پەیوەستە بە دۆخی هەنووکەیی هەرێمی کوردستانەوە. خۆتان دەزانن لە ئێستادا لە هەرێمی کوردستان لایەنەکان بە شێوەیەک لە شێوەکان ناکۆکن و تەبانین و لەسەر یەک مێزی گفتوگۆ بوونیان نییە و دانانیشن و پێکەوە قسە ناکەن و دوور بە دوور پەیام بۆ یەکترە نێرن. ئێمە بەسمانە قسە لەسەرەوە بکەین کە ڕێکەوتنی لایەنەکان لەسەر تەواوی پرسەکان هەموو ئەو پرسانەی هەر لە سەرۆکایەتی هەرێمەوە لە سەرۆکایەتی پەرلەمان و تەنانەت لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی شو هەمووانەی کە جێگەی مشتومڕ و گفتوگۆن ئەبێت چۆن چارەسەر بکرێن و لە قۆناغی ئێستادا کە وردە وردە باس لەواکێ کە قۆناغی پاش داعشە ئەبێ کورد چۆن مامەڵە بکات و لە وردە مناقەشەیەکیشە لەگەڵ کاگۆران پێش بەرنامەکە باسی لەوە کردوتی لەم دوو ڕۆژەی دیدارەکە عێراقیەکان ئەیانزانی چیان ئەوێت، بەڵام بۆ کورد ڕوون نەبوو کە چی ئەوێت لە قۆناغی دوای داعش. من زیاتر ناڵێم کاگۆران زۆر بەخێر بێی، دووبارە ماندوو نەبن. لێ بۆ پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا تا چەندە یاخود چەند گرنگە لایەنەکان ڕێک بکەون و دوای نەخەن بۆ دوای داعش؟ زۆر سپاس. دیارە ئەم پەنێڵی چەند ڕۆژەدا و ئینوانەکە و لە ئاخر پەنێڵی ئەو ڕۆژدا کە مەسووری بەرەکانی شەڕ لە مووسڵەوە هاتبوو مژدەی ئەوەیدا کە چەنگەڕێکێکی کەمڕۆ لە مووسڵ ئازاد کراوە واتە هەموو ئەم گفتوگویانی چەند ڕۆژە پێی گوتین کەوا ئێمە نزیک بووینەوە لە شەڕی نهایی تەوابوونی داعش. دیارە ئێمە دەمێکە لە کوردستان سەرکەوتنەکانی خۆمان جێگیر کردێ و تەواومان کردووە لە ڕوبەڕووبوونەوەی داعش جگەلەوەی بەشی حەوی جەماوە، بەڵام حکوومەتی عێراقیش دەتوانین بڵێن لە عێراقا کۆتایی بە داعش دێ. بۆیە ئێستا هەموو دەوڵەتانی ئیقلیمی و عێراقی چاویان لەوەیە لە دوای داعش چۆن هەنگاوەکان بنێن. ئێمەش لە دوای داعش ئەو تەحەدیاتانە یاخود ئەو دەرفەتانەی ڕوبەڕوومان دەبێتەوە هەر هەمووی پەیوەستە بە یەک ریزی کوردەوە. ئێمە ئەگەر لە دوای داعش ئەگەری ئەومان لە پێش بێکەوە لە ناوچە کوردستانیەکان بمێنینەوە و باڵێن ڕاپرسی لە ناو بکەین یاخود دەوڵەتی کوردی ڕابگەینین، ئەمە پێویستی بە یەک ریزی هەیە بۆ وەرگرتنی پشتیوانی ئیقلیمی نێودەوڵەتی و تەنانەت عێراقیدا. خۆ ئەگەر لە دوای داعش ئێمە ڕوبەڕووی مەترسی گەورە ببینەوە واتە ئەو دامەی کە بۆ شەڕی داعش بۆ هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان هەبوو لە دوای شەڕی داعش وەک دەگوترێ ئەم مەساڵحە نێودەوڵەتیانە گۆڕانکاری بەسەردا بوو پێویستیان بە کورد نەمینەوە ئەمە بێتەوە ئەوەی پشت لە کورد بکەن بۆیە ئەو کاتە کوڕ ڕوبەڕووی مرکز جارێشکە کێشەکانی لەگەڵ مرکز زەختر ئەبێتەوە و گرفتەکان گەورەتر دەبێت. ئێخۆ ئەو کاتەش دیسان بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکان بۆ هەرێمی کوردستان ئێمە پێویستمان بە یەک ریزە. بەڵام مشکلە لەوەدا من پێم وانە لە مێژووی ژیانی کورد هەندی ئەم دەرفەتەی ئەم قۆناغی ئێستا کورد دوور بن لە یەکتری و ناتێگەیشتن هەبێ و یەک ریزی نەبێنن لێوان لایەنە سیاسەکاندا لە کاتێکا پێویستێکی حتمیە بۆ قۆستنەوەی دەرفەت و بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆران هەموو لایەنەکان کاتێک کە قسە ئەکەن کاتێک کە لێدوانیان لێوەرەگیرێ کاتێک لە کۆڕ و کۆبوونەوەی جیاواز لە دیداری جیاواز لە کۆنفرانسی جیاواز قسەکەن ئەڵێن پێویستمان بە یەک ریزیە، ئەبێ نێوماڵی خۆمان ڕێکخینەوە، ئەبێت تەنازول بۆ یەکتر بکەین، ئەبێت لەگەڵ یەکترا دەست لە ناو دەست بین بۆ ئەوەی ئەم قۆناغە تێپەڕین و ئەم قسانە. بەڵام لە ئەرزی واقع ئەمە بەدی ناکرێت. پێت وایە ناتوانن بەرژەوەندیەکانیان لەگەڵ یا پێ بە پێی ئەو شتانن ڕێکەوتن ناڕوە ویستیان نییە یان مەسەلە بۆچی ئەگەڕێنی؟ شتێکی پرسیارێکی دقیقە تۆ وەرە بۆ وەڵامی ئەم پرسیارە بگەڕێەوە بۆ مێژووی ناکۆچیەکانی هێزە کوردیەکان لە کوردستاندا. ئەبینی لە هەموو کاتی ئەو هێزانە کە ناکۆچیان هەبووە وەگەیاندونەدەن ئەو پەڕی ناکۆچی بەداخەوە هیچ کاتێک هێزە کوردیەکان کەسایەتە سیاسیەکان سەرکردە سیاسیەکان هەڵنەستاون خۆیان بە مبادرەی ناوخۆیی بەدەست پێشوەری خۆیان بە تەنەزول لە بەرژەوەندەکانی خۆیان بە ئیرادەی خۆیان ڕێک بکەون، بەڵکو بەردەوام ڕێکیان خستوونە. باش ئەزانی ئێران ڕۆلی هەبووە لە ڕێخستنی هێزە کوردیەکان، تورکیا ڕۆلی هەبووە، ڕێکەوتنامەی دبلنمان هەبووە، ئاخر جار ئێمە لەسەر دەستی واشنگتن ڕێکەوتنی استراتیجی باڵێن کۆتایی هاتن بە شەڕی ناوخۆی نێوانیەتی و پارتی کراوە لە بەستەوەیە تا لایەنێکی دەرەکی دەستوەردان نەکات ئەمان بەداخەوە بیزدەبێت ئەوەی کە لە مێژوودا پێمان دەڵێ ئەمەیە و ئەوەی ئێستاش لە قۆناغی ئێستادا دەگوزارێت تۆ ئەبینی هەموو هێزە سیاسیەکان قسە لەسەر یەک ریزی دەکەن و خۆت ئەڵێ قسە لەسەر زەڕورەتی دەکەن و ئەم هێزە سیاسیانە ناکرێ کەسێکی سادە هەست بە مەترسیەکانی دوای داعش بکە سەرکرداتی سیاسی هەستی پێ نەکەکەوان ئاگیان لە پشتکەوە لەسەن یا هەستی پێ ئەەکەن و هەنگاوی ئەمانە هەستی پێ ئەەکەن
و هەز بە دەرفەتەکانیش ئەکەن و هەز بە مەترسیەکانیش ئەکەن بەڵام ئەمانە وەک گوتم لە مێژووی ژیاندا نهاتوونە خۆیان ڕێکەون بەڵکو هاتوونە لەسەر دەستی یەکێکە ڕێکیان خستوونە کە ئەمە عیبەیەکە بۆ سەرکردایەتی سیاسی کورد بۆ هێزە سیاسیەکان لەبەرەوەی لە دەرەوە کە دێن ڕێکت دەخەن خۆ ئەو نایە هیچ بداتێ ئەگەر ئەمریکا تۆ ڕێخست ئەگەر تورکیا تۆ ڕێخست ئەگەر ئێران تۆ ڕێخست بۆ ناکە لە نەتیجەدا بە تۆ دەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان تۆ لەم خاڵەدا وەرە خوارەوە پارتی تۆ لەم خاڵە وەرە خوارەوە گۆڕان تۆ لەم خاڵە واز بێنە لە نەتیجە ڕێکیان ئەخا واتە ئەو شتانی کە دەستبەرداری ئەبن هێزە سیاسیەکان هەر ئەو خاڵانن کە لایەنەکان بۆیە بە بێلایانی دەرەچیش هیچ شتێکی لە دەرەوە بۆمان ناهێنە ناوەوە بۆی ئێمە ڕێخن بۆی بە بێلایانی دەرەچی ئێمە دەتوانین ڕێککەین. باشە دکتۆر حەیدەر عەبادی لە ڕۆژی یەکەمی دیداری سلێمانی زۆر بەڕوونی و زۆر بەڕاشکاوی جەختی لەسەر یەکپارچەی خاکی عێراق کردەوە و بە شێوەیەک لە شێوەکانیش باسی لەوە کرد کە ئەو ناوچانەی کە کورد بە کوردستانی ئەزانێت لە دوای داعش ئەبێ هەموو سنوورەکان بگەڕێنرێنەوە پێشە و سنوورەی کە لە 2014ەوە کێشراوە بە شێوەیەک لە شێوەکان وە جەنابیش ئاماژەت بەوەدا و پێشتر کە عەرەب ئەزانێت عەرەبی عێراق ئەزانێت چیەکە بەڵام کورد هێشتا بەرچاوی ڕوون نییە پێت وایە ئەمەی کە بەرچاوی ڕوون نییە چۆن بەلایەنێکی نەرێنی بەسەر کووردا ئەشکێتەوە. بەڵێ ئێمە زۆر بە وازەحی پێیان گوتین حەیدەر عەبادی و بەڕێز نووری و تەبێژی حەشتی شعبی کە ئەوان دڵخۆشن بەم شەڕانە بەم سەرکەوتنانە هەموو دڵخۆشەکەشیان ئەوەیە کە پێشمەرگە شان بەشان لەگەڵ جێشی عێراقی و حەشتی شعبی شەڕ دەکا بەڵام مافەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و خەڵکی کوردستان نادەن ئەمە بەڵام هەموو دڵخۆشیان ئەوە بکەم منتیقانەی پێی دەوتێت کێشە لەسەر لە دوای سەرکەوتنەکان پێی دەگوترێت منتیقی بۆ بەیەکەوە تەطبیعی دەکەنەوە بەیەکەوە خزمەتی دەکەن بەیەکەوە تەطویری دەکەن و تەنانەت بە جوملەیەک لە جوملەکانیش هیچ سەرکردەیەکی سیاسی عێراقی ئاماژەی بەوەی نەدا کە ضرورە ئەمانە بە پێی دەستور ڕاپرسی ڕیفراندۆم بکرێ هیچ هێزێکی سەرکردەیەکی سیاسی قسەی لەسەر ئەوەی نەکرد کە هەرێمی کوردستان وەک هەرێمێک وەک گەلێک وەک نەتەوەیەک بە پێی جارنامەی با بڵین مافی چارەی خۆنووس بۆی هەیە ڕاپرسی بۆ جیابوونەوە و دەوڵەت بکاتن واتە ئەوانە تەنها دکتۆر عادل عەبدولمەهدی بە شێوەیەک لە شێوەکان ئاماژەی پێداوی وتی باشە کە بەتەمان لە ڕێگەی عێراقەوە بیت لە ڕێگەی عێراق بەغایە تێپەڕێ واتە هەمویان بە شێوەیەک لە شێوەکان پابەند بوون بە مەسەلەی عێراقیەتی خۆیانەوە لە دوای مەسەلەی شەڕی داعشەوە بەڵام پرسیارە ئاساسیەکەوەیە لای من ئێمە وە کورد بەرنامەمان چێ ینی ئێمە لە دوای ئێمە ئێستا ناوچە کوردستانیەکانمان بە خوێن ڕزگار کردەوە نەوتەکانیشی بەکاردەهێنین ئێزەحمە نەبی پێم بڵێ ئەم ناوچە کوردستانیانە ڕیفراندۆمی لەسەر ئەەکەین ئێگە ڕیفراندۆمی لەسەر ئەەکەین ینی تا ئێستا ئێمە کوڕی خەڵکمان لەو منتیقە شەهید کردووە گومانمان هەیە کوردستانیە لە کاتێکە ئێمە کە پێ خوێن ڕزگارمان کردووە پێمان وانە گومانمان هەبێەوە منتیقەیەکی کوردستانیە و نەوتەکەی ئێمە لێ دەفرۆشین کە بەستراوەستەوە ئەنجامدانی ڕیفراندۆم لەو ناوچانە بە هەڵە ئەزانی نەخێر من بۆ پێم وانە لە ئێستادا ئێمە ڕیفراندۆم ئەنجامدەن کاتێک ئێمە زەڕۆ قسەمان لەسەر ڕیفراندۆم دەکرد کەوا ئەو منتیقانە هێزی کوردی عسکەری لێ جێگیر نەبوو و داعش نەهات بوو ئەو کاتە قسەمان لەسەر دەستور دەکرد بەڵام خۆتان نەزان حکوومەتی عێراقی دەستور جێبەجێ ناکە ئەو منتیقانە بە خوێن ڕزگار کراوە ئێستا هەرێمی کوردستان نەوتەکەی دەفرۆشێ و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان جا پرسیارەکە ئەوەیە ینی ئێمە ئێستا ڕیفراندۆمی لەو ناوچانە ئەنجام دەین ینی گومانمان هەیە هەست ناکەی هەنگاوەکە ستراتیژی و گرنگترە بێ ئەگەر لایەنەکان لە نێوخۆی کوردستان ڕێکەون ڕیفراندۆمەکە بۆ سەر بەخۆی لە تەواوی کوردستان و بەو ناوچانەشەوە بکرێت ئێمە ڕیفراندۆم بکەین بۆ ناوچە کوردستانیەکان یا خۆ ڕیفراندۆم بکەین بۆ سەر بەخۆی حتمیان پێویستمان بە یەک ڕیزی کورتەیە باسیەوە دوای ئەوە بەڵێ حتمیان پێویستمان بە یەک ڕیزی کورتەیە چونکە ئەگەر بتەوێت لە ڕووی قانونی ئەگەر ئەم ڕیفراندۆمە لە پەرلەمان و بڕیاری لەسەر بدرێ خود لە ناو کۆمیسیۆنی هەڵبژاردن ئەمانە فرەردەنگن فرەڕەنگن واتە چەند هێزیێکی تایە هێزێک نییە بە تەنیا واتە پارتی نییە خودیەکێتی نییە ئەبێت چەند هێزێک ڕەزامەند بی لەسەر ڕیفراندۆمە چ لە ناو کۆمیسیۆن بێت چ لە ناو پەرلەمانی کوردستان بیکەواتە پێویستی بە کۆدەنجی لە هەنە سیاسەکان هەیە و لە ئەرزی واقعیش ئەم جەماوەرە دابەش بە بەسەر هێزە سیاسیەکاندا دیسان هەموو هێزە سیاسەکان ئەبێت تەبەنی ڕیفراندۆم و پشتیوانی سەر بەخۆیەکە بکەن بۆی لە نەتیجەدا هەمویان دەنگ بهێنن بەڵام من پێم وایە ڕیفراندۆم تەنها نەکەین لە ناوچە کوردستانیەکان بۆی ئەمانە کوردستانی یان کوردستانی نین وە گومان نەخەینە سەر ئەم حالەتە ئەمانە منتیقەیەکی کوردستانی ئەسڵەن من پێم وایە ئەبێ لە ئێستادا بیر لەوە بکەینەوە و هێزە سیاسیەکان قەرار لەسەرەوە بدەن کە لە هەڵبژاردننی ئایندەی پەرلەمانی کوردستان زامانجی 6 ئەکرێ مانجی 11 ئەکرێ هەر کاتێکا بکرێ ئەم منتیقان لە نوێنەریان هەبێ لە پەرلەمانی کوردستان و یاسای هەڵبژاردنەکان هەموار بکەینەوە و ئەمانە مافی دەنگدانیان هەبێ ئەمە باشترین ڕیفراندۆمە بۆ ناوچە کوردستان باشە بەر لەوەی من تەوەرم زۆرە لەگەڵ جەناب تا باسیکەم بەر لەوەی بچمە سەر تەوەری کاراکردنەوەی پەرلەمان و گرنگی و هەروەها تەوەری ئەنجامدانی هەڵبژاردن
ئەکرێ ناکرێت لەم ساڵ ئەنجامە درێت زمینەی نازانم سیاسی زمینەی قانونی تا چەند ئامادەیە ئەمێ پرسیاری ئەوە بکەم دوێنێ هەر لەم جێگەی جەنابتە بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان لێرە حەزۆری هەبوو وتی ئێمە وەکو پارتی لە پەیامەکەی کاک مەسعود بارزانی پەشیمان نەبووینەتەوە ئەوەی باس لە گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و حکوومەت با بڵێن ئەکات ئەڵێ ئێمە لەسەر ئەو ینی پەیامە بەردەوامین و ئیش بۆ جێبەجێکردنیەکەین پرسیاری ئەوم لێ کرد کە سەبارەت بە گەڕی دووەمی کۆبوونەوەکان بۆچی ئەوترێت پارتی سارد بۆتەوە وتی ئێمە سار نەبووینەتەوە ڕەبتە بە نێوخۆی نێو حزبەکانەوە لە ئێستادا جەنابتان پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان نێوخۆی خۆی بە شێوەیەک لە شێوەکان وا ڕێک خستۆتەوە کە ئامادە بێت پێشوازی لە بڵین لە شاندی پارتی دیموکراتی کوردستان بکات بۆ ئەوەی هیوایەکی تر بۆ وڵاتیان یاریێمی کوردستان بگەڕێتەوە بە دەستپێکردنەوەی گەڕی دووەمی کۆبوونەوەکان بەڵێ ئەمەوە لە دوو لایەن وەڵام دەدەمەوە قسەکەی کاکێ من هەم ئەوەی ناوخۆی یەکێتی کاگۆ شارسیوەی لێ ئێستا دوایەوەی پۆستەکان گۆڕاوە بۆ هەردووچیان ئێمە بۆ ناوخۆی یەکێتی ئێمە پێش ئەوەی کۆبوونەوەی هاوبەشی سەرکردایەتی بکرێت کە دەمەیەک بوو نەکرابووە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بکرێ وەفدی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پێشوازی لە پارتی دیموکراتی کوردستانی کرد هەم سەردانی پارتی دیموکراتی کوردستان کرد کەواتە گرفتەکە ڕەبتی بەم حالەتەوە نییە ئەمە وە خاڵی یەکەم وە لە ئێستاشدا کە کۆمیتی سەرکردایەتی ئێمە سێم جارە کۆ بێتەوە دوو جار مەکتەبی سیاسی کۆ بێتەوە بەتەئکید ئەمەسەرەوەی لەم ڕۆژانەشە لە شەمەوە نەخشە ڕێگاکە پەسەند دەکرێت ئەمە وەک حالەتەکە وەک مەسەلەی پەیامەکە قسەیەکت لەسەر بە فرسەتی ێزانم نەخشە ڕێگاکە هەر ئەوەی پێشووتریان هەموار کراوەتەوە نەخشە ڕێگاکە هەموار کراوەتەوە بەڵام من وە خۆم باوڕم بە ینی بۆ نەخشە ڕێگا ینی هەم بە پرۆژەکەی با بڵین پارتی دیموکراتیستان هەم بەم نەخشە ڕێگایانە من پێم وانی ئێمە دەرگای حەلەکانمان لێ بزربی بین نەخشە ڕێگەدانێن پێمان بڵێن ئەم دەرگا ئەم دەرگۆ ئەم ئێمە هەمومان ئەزانین دەرگای ڕزگاری دەرگای چارەسەرەکان کامانن هیچ کەسێک پێویستمان بە پرۆژە و بە نەخشە ڕێگان نییە و پێویستمان بە دەست پێشخەری نیە بۆی پێمان بڵێ بەکام دەرگا دەتوانین بچینە دەرەوە بەڵام ناکەی ڕۆڵی هەیە لەوەی دنیابینی پارتە سیاسیەکان ڕوونتر پیشان بدات ئێمە بەڵام مشکلەمان لە چێ ئێمە بڕیار لە هەڵبژاردننی کام دەرگا بکەینەوە ئێمە لە اختیاری دەرگای چارەسەرەکانی ئەزانین کام دەرگایانە چارەسەر بەڵام کام دەرگا پێدا بچین ئێمە لەسەرەوە متتەفقین ئەگەرەوە متتەفقین دەبێ ئەم دۆخە چارەسەر بکەین و ئەم حالەتە چارەسەر بکەین ئەوەی کە سەبارەت بە پەیامەکەی پارتی و پەشیمان بووینەوە یا خودت پەشیمان نەبووینەوە من لە یەکەم ڕۆژۆ قسەم لەسەرەوەی کرد ئەم پەیامە ئەبوایە حالەتی عملی تیابێ و هەندێک حالەتی تایە زۆرێک لە جۆرەکان بۆ من وەک قانونیەک حالەتی عملیتیان نبینەوە بۆ نمونە تۆ ئەڵێ پێویستە سەرۆکایەتی حکوومەت بگۆڕین یعنی ئەم کابینی حکوومەت کە دەڵی سەرۆکایەتی حکوومەت یعنی ئەم کابینی حکوومەت هەڵوەشێنیەوە باشە یعنی حکوومەتێکی نوێ دروستکەوە چەند مانگ حکوومەتێکی کاتی کار بەڕێکەر بێیان هەڵبژاردننی پێشوەختە بێ بەڵێ ئەگەر وا بێتن ئەمە ناکە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە ئەەکەین فەرم با پەرلەمانی کوردستان 56 پەرلەمانتار ئیستقالە بکاتن و ئەوە حکوومەت ئەبێ بە کار بەڕێکەر سەرۆکاتی هەرێم کە ئەتەکەی تەواوبووە پەرلەمانیش نامێنێ وەرن بە هەڵبژاردننی پێشوەختە بکەین ئەگەر وا بێ ئەمە لە ڕۆ قانونیەکە ئەمە ڕۆ قانونیەکەیت ئێمە دەست پێشخەری کەسی نایێت چکەمە قانون دەستنیشانی کردووە کە ئەگەر پەرلەمان 56 کەس ئیستیقالە بداتن پەرلەمان هەڵدۆشێت کە منەوە یەکێک بە ڕێگە قانونیە 2 ساڵ پێش ئێستا قسەم لەسەر کردێت زۆر دروستەکان دەزانم کە لایەنەکان بەداخەوە خۆی لێ نادەن ئەمە مەسە بەڵام تۆ وەرە حکوومەت لە وجودی پەرلەمان هەڵوەشێنەوە تۆ هەژمان گدماوە بۆ ئینتیخابات چۆن حکوومەتێکی نوێ تشکیل دەکەی لەم تەشەنوزاتە سیاسی لە کاتێکە دوای ئینتیخابات جەنابەت دەزانی بۆ 4 ساڵ بوو ئەوجا بە هەژمان توانرا حکوومەتی هەرێمی کوردستان تشکیل بکرێت ئەمە پرسیاریەکەم پرسیار دوم ئەگوترێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری تێدا بکرێت یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێت دەڵێ کە سەرۆک لەناو خەڵکەوە هەڵدەبژێردرێت تۆ سەرۆکت دەوێت لەناو چۆن سەرۆکێکدا ئەنەی بۆ نۆمانگ تۆ کە ئەم باشە دەبێ بڵێ هەست ناکەی بەڕێکەوتنی لایەنەکان ئەکری ئەمان بدرێت لەسەر کەسێکیان لەسەر ئەنجومەنێک ڕێکەوت باشە بازارێک باسی سەرۆکایەتی هەرێم بکەین پێش ئەنجومەنەکە تۆ کەسێک دادەنێ لایەنەکان ڕێک ئەکەون بەڕێزێک بکەن بە سەرۆکی هەرێم کەواتە ئەبێ پەرلەمانی کوردستان متمانەی پێدا کە پەرلەمان متمانی پێدا ئەبێ یاساکە هەموار کاتەوە بیکاتم بە سیستەمی پەرلەمانی ئێخۆمە گرفتەکەمان لە کوردستان لە تەشەنوزاتی سیاسەکان لەسەر باسی گرنگی دەمێ ئاخر خاڵی تۆ سەرۆکێک دادنەی بۆ نۆمانگ ئەگەر پەرلەمان متمانی پێدا گریمان لایەنەکان ڕازیش بوون ئەگەر پەرلەمان متمانی پێدا لەگەڵ تەوابوونی تەمەنی پەرلەمان تەمەنی ئەم سەرۆکی هەرێمەش تەواو دەبێت چکە متمانی پێداوە چێکی بە سەرۆکی هەرێم بۆ هەژمان کەواتە ئەم وردەکاریە ئەم قسانە حیزبە سیاسیەکان بۆ ئەویانە بەڕاستی یعنی زۆر جاریش کە باز دەکرێت مەسەلەی با بڵێن چارەسەرەکان لە یەکتری دوور دەخێنەوە چکە هەر کەسێک نایەنەوە سەراحەت لەسەر ئەم کێشانە قسە کات ئەکوژن
بەڵێ زۆر بە باشش کات دەکوژن هەر هەمویان و ئەم کات کوشتنا بە دەرەجەیەک با لێرەوە بیڵێم لە زەرەری چوارلایەنەکەیە کە پێی ناسراوە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بەردەوامە و سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە ئەگەرچی بەپێی قانون و دەکەی تەواو بووە و لە ڕووی یاسایی ماوەکەی تەواو بووە بەڵام پشتی بەستەوە بە قەرارێکی محکەمەی شورا ڕۆژانەکەم قەراری محکەمەی شورا کاتەوە لە ڕووقانی مەڕەخەم لێگرتووە بەڵام لە سەراستی ژیانیش مامەڵە بەڵام ڕۆژانە کاری خۆی وەک سەرۆکی هەرێمی کوردستان دەکا و سەردان دەکا و وفود دەبینێ و دەچێتە دەرەوە ئێمە بەرەو ئەوە دەڕۆین پەرلەمانی کوردستان لە 6/11 ئەگەر تا ئەو کاتە ئەم حەلانە هەڵ نەکەین کارتی پەرلەمان و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەسووتێ واتە لە ئەو چوار لایەنەی کە ئێستا قسە لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکەن ئەم کارتیان لە دەست نامێنێ بۆیە ئەبێ ئەم لایەنانە پەلەتر بن لە چارەسەرکردنی ئەم دۆخە ئەگەرنا ئەو دۆخی کە ئێستا تێدا بەردەوامە من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان تێدا براوێ لەبەر ئەم دوو نقطە ئیزافەی نقطەیەکی کەشەکەمەویش ئەوەیە ئێستا پارتی دیموکراتی کوردستان بە 38 کورسی کە زۆرینەیی نییە بەڵام تۆ تەمەشاکە 5 وەزارەتی خۆی جگە لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت وەزارەت و دەستەکانی بزوتنەوەی گۆڕانیش لە دوای ئەوەی کە بە هێز دەریکردنەوە دەرەوە بەڕێوە دەباتن کەواتە لە نەتیجەدا ئەوە پارتیە لە ناو جونگەکانی حکوومەت بەهێز و دەسەڵات ماوردەتەوە کارتەکانی لە دەستە لایەنەکانی کەن چوونەتە لایەکە بۆی ئەم چوار لایەنە ئەگەر ئەیانەوێ ئەبێ پەلەتر بن یان ڕوونتر بێ لە چارەسەرکردنیم زۆر باش قسەت لەسەر پەرلەمان کرد بە بڕوای تۆ وەکو کەسێکی با بڵێن قانونی وەکو پەرلەمانتارێکی کوردستان کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەی بەو ژمارەی کە متمانیان بە جەنابەت بەخشیوە چ میکانیزمێک بە باشترین ڕێگە بە باشترین میکانیزمەزانی بۆ کاراکردنەوەی پەرلەمان کاکە یادگار من لە مانجی 4 ساڵی 2015 وتارێکم نووسیوە زۆر جاریش باسم کردووە لە مقابلەکان گوتم من باوەڕم بەوە نییە ئەوەی کە من هێزە سیاسیەکان دەناسم ئەو پەرلەمانە کاراکەنەوە و ئێستاش هەمان ڕئیم هەیە ئەم هێزە سیاسیانە لە ئەسڵدا باوەڕیان بە پەرلەمان نیە ئەسڵان باوەڕیان بە چارەسەرکردنی کێشەکانی پەرلەمان نیە ئەسڵەن مەکتەب سیاسی و سەرکردایەتەکان نانە ناو پەرلەمانی کوردستان ئەو هێزە سیاسیانەی کە قسە لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکەن ئەو کاتێک کە پەرلەمان کارابوو خۆیان حەزیان لە کارکردنی پەرلەمان نەبوو ئەو کاتێک کە پەرلەمانی کوردستان خۆی کارابوو خۆیان ئامادە نەبوون لەو پەرلەمانە هاوکاری ئەم پەرلەمانە بکەن بۆ وەرگرتنەوەی متمانە لە کابینەی حکوومەتدا و تەنانەت بۆ لێپرسینەوەش و بۆ پەسەندکردنی یاسایەک کام ڕێککەوتنی سیاسی و ئیقلیمی کراوە هێناویانەتە پەرلەمانی کوردستان پسند بکرێت چ لەم خوڵی ئێستا و چ لە خولەکەی پێشوو کە سەرۆکایەتی پەرلەمان لای یەکێتی و گۆڕانەوێ بڵێ لە غیابی پەرلەمانیشە هیچ شتێک پەکی نەکەوتووە مەبەستم لەوە نیە مەبەستم لە ئەسڵدا بە حیزبەکان باوەڕیان بە مەرجەعبوونی پەرلەمانی کوردستانیە جا ئێستا ئەو وەک مەبدە ئەسڵم پێم وایە زۆربەی حیزبەکان پێیان وایە سەرێشەشیان لە کۆر بووەوە کە بێتێ لە پەرلەمان و پەرلەمانتار زۆر جار ئەم پەرلەمانتارانە بە پێچوانەی ویستی مەکتەبی سیاسی و حیزبەکانیان هەندێک یاسا و هەندێک دۆخیان بردووە بەڕێوە کە ئێستا ئەوان خۆیان بووین بەچێخوای بەڕێوەبردنی حالەتەکاندا لەبەرەوە من لە ئەسڵدا پێم وانە حیزبەکان باوەڕیان بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هەبێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم بۆ من پێم وانە پەرلەمان کارا بێتەوە پەرلەمانی کوردستان چۆن کارا دەبێتەوە پەرلەمانی کوردستان کاتێک کارا دەبێتەوە دەبێت گرفتی کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ڕووی یاسایی معالەجە بکرێت چونکە ئەم قسەی کە دەگوترێت پەرلەمانی کوردستان لە 12 لە کارکەوتووە قسەیەکی غەڵەتە لە ڕووی قانونی پەرلەمانی کوردستان لە 19 لە ڕووی یاسایی لە کارکەوتووە واتە لەو ڕۆژێک کە ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان تەواو بووە پەرلەمانی کوردستان لە کارکەوتووە بۆچی چونکە پەرلەمانی کوردستان مەرجەعەکەی سەرۆکی هەرێمی کوردستانە کە یاسایی بۆ دەنێری کە سەرۆکی هەرێمی کوردستان مودەی یاسایی تەواو بوو ئەم پەرلەمانە تەعامل لەگەڵ لەم ڕۆوە یاری بە هەستی خەڵک کراوە کە باس لەوە کراوە کە پەرلەمان بەردەوامە و سەرۆکایەتی هەرێم کۆتایی هاتووە بەڵێ لە ڕووە قانونیەکە لە ڕووە قانونیەکە بەڵێ دەوەرە تۆ تەماشای معالەجەی حیزبەکان بکە حیزبەکان قسە لەسەر کارەکردنەوەی پەرلەمان دەکەنەوە بەڵام باشە گریمان ئێستا سپینە بڕیار لە بەڕێز دکتۆر یوسف بگەڕێتەوە پەرلەمانی کوردستان و لەسەر کورسەکەی دابنیشێ دکتۆر یوسف چی بکاتن ئێمە داوای لە ئەەکەین جەلسە بکە بۆ دەرکردنی یاسا بۆ چێ بنێری داوای لێ دەکەین مساعلە لە حکوومەت بکە چۆن مساعلە لە حکوومەت بکاتن کەوا تۆ تعاملی لەگەڵ ناکەی کەواتە لە نتیجەدا ڕاستە گەڕانەوەی دکتۆر یوسف و کلیلە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەڵام هەنگاوێکە هەموو دەرگاکەی ناکاتەوە ئەبێ هەنگاوەکانی تری بەدوا دابێ بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کە من وایە پێم وایە لە دۆخی ئێستادا هیچ هێزێکی سیاسی خۆی لەم چارەسەرکردنیان پرسە نادا هەر بە پشتبەستن بە کۆتا قسەی خۆت جەنابتان یعنی پەرلەمانتارێکی پێشوو لە یەکێ لە بەرنامەکانمە ئاماژەی بەوەدا تۆ جەنابتان پەرلەمان و کێشەی پەرلەمانتان ڕەبت کردەوە بە پێوەستان کردەوە بە کێشەی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم لای پارتی و پەرلەمانی کوردستان لای بزوتنەوەی گۆڕان وتی لەناو کۆبوونەوەکانە زۆر جار پارتی تەرحیەوەی کردووە کە کێشەی سەرۆکی هەرێم چارەسەر بکرێت
بەڵام قسەی ناو کۆبوونەوەکان و دەرەوەی کۆبوونەوەکان وەکو یەک نییە. تۆژوتت لایەنەکان خۆیانە دزنەوە بە شێوەیە. من ئەندامی کۆبوونەوەی پێنج قۆڵی بوویم بەداخەوە ئەیڵێم بەداخەوە بەڵێ حیزب سیاسیەکان لە ناو کۆبوونەوەی بە تایبەتی من کۆبوونەوەی پێنج قۆڵی ئەڵێم ئەوەی کە خۆم تێدا وجودم هەبوو و پێنج شەش کۆبوونەوە کراو لە هەولێر و لە سلێمانی وجودم هەبوو ئەو قسانی لە ناو کۆبوونەوە دەکرا ئەو قسانە نەبوو کە لە میدیا دەکرا ئەو قسانی لە ناو کۆبوونەوە ئەو داوانی لە ناو کۆبوونەوە زۆر بەدەقا و دەقوتی لە ناو کۆبوونەوەکان قسە بۆ بەرژەوەندی شخصی و حزبیە لە دەرەوەی کۆبوونەوەکان قسە بۆ سۆزی وڵاتیان. بەڵێ من بلوانەیە یەکەم جارم ببی بەشداری کۆبوونەوەی ئاستی وا باڵا بکەم بۆ من کە بینیم جەوەکە و دواتر لە میدیا قسەکانم دەبینی بۆ من شۆکێکی گەورەی سیاسی بوو تووشی بووم لە خیتابی سیاسی کە زۆر جار خەڵک چاوەڕێی چی بوو ئێمە لە کۆبوونەوەکان شەڕەکان بە چ ئاقارێکدا دەڕۆیی و خەڵک وەدەهاتینە دەرەوە بەڵام لە ژوور و ئێمە باسی چمان دەکرد و بە دیوێچکە لە ژوورەوە باسی چی دەکرا دوایە بۆ دەرەوە باسی چی ئەکرا بەڵێ خیتابەکان جددی نەبوون بۆیە کۆبوونەوەی ینی نەک جددی نەبوون با بڵین ئیزدیواجیەت هەبوو بۆیە بڕیار نەبوو بۆیە کۆبوونەوەکانیش نەتیجەی نەبوو و ئێستاش هەمان دۆخ بەردەوامە قەناعەتە شەڵام لە ئێستادا ئاماژە بەوا درێوترێت ینی سەرچاوی ململانیەکان بە شێوەیەک لە شێوەکان بۆ نموناڵێن پارتی دیموکراتی کوردستانە بۆ نمونە باس لەواکرێکە تەنانەت پارتی وەکو ئەلاگەیەکی لێ کراوە ینی کێشەکان و گەندەڵیەکان و مەشاکلەکانی کوردستانی پیاوەواسەوە جەنابیش ئاماژەت بەوەدا کە لە ناو کۆبوونەوەکان خیتابەکە ئەوە نەبووە کە لە دەرەوە قسەی لەسەرکرێت تۆمەتبارێک ئەگەر بتوانین وشەی دەستەواژەی تۆمەتبار بەکاربێنین تەنها پارتییان لایەنەکانی تریش من پێم وایە هەموو لایەنە سیاسیەکانە بەڵام پارتی کە زۆر جار تۆمەتبار دەکرێت و من پێم وایە پەلەشی کرد و غەدریشی کرد ئەویش بریتی بوو لە پەخستنی با بڵێن پەرلەمان ڕێگری لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و ناردنەوەی وەزیرەکان ئەمە حالەتێکە بۆ مێژووی پەرلەمانی کوردستان و حکومڕانی لە هەرێمی کوردستان خراپ بوو و ئەمە وای کرد یعنی هات تۆ ینی لە کۆبوونەوەی پێنج قۆڵی ئاسانتر دەمانزانی هەمومان تێیدا مەسئولین هەمومان تێیدا کەم تەرخەمین بەڵام کە پارتی ئەم هەنگاوەی نا وای کرد ئەوەی کە تۆ ئێڵێ ببێ بۆ ئەلاگەی هەمووی ئەوەکانی تر بشارێتەوە بۆیە من ینی بە دیوێچکە پارتی ئەگەر ئەو هەنگاوەی نەنابایە بۆ پەخستنی پەرلەمانی کوردستان ئاسانتر مەسئولیەتی و هێزە سیاسیەکان دەردەکەوت یاخود کەم تەرخەمی هێزە سیاسیەکان دەردەکەوت یاخود خیتابی هێزە سیاسیەکان دەردەکەوت بەڵام بەم هەنگاوی پەرلەمانی کوردستان من پێم وایە خزمەتی حیزبەکانی کرد و مەسئولیەتەکەی هەمووی لە خۆی کۆ کردەوە و کەم و کوڕەکەی هەموو لەسەر خۆی دیموکراتی کوردستانیش بتوانێت پەرلەمان کارا بکاتەوە ئەخر وەک گوتم ئەگەر ئیرادە هەبێ من چۆن پەرلەمانی کوردستان کارا دەبێتەوە ئەبێ بڵین سەرۆکی هەرێمی کوردستان لە ئێستادا چێیە ئەگەر بەڕێز کاک مەسعودا ئەبێ لە ئەو کەسەی دەبێ بە سەرۆکی پەرلەمان و حیزب و لایەنە سیاسیەکان احترام بە قەراری مەحکەمەی شورا بکەن و تەعاملی لەگەڵ بکەن ئەگەر ئەمە ئەکەن لە مقابل چ شتێک و هەرێمی کوردستان دەبن بەرەو چه هەنگاوێک من زۆر جار گوتومە زۆر جار قسەرسە قەیراین دارایی دەکرێت ئەگەر قەیراین دارایی بەستراوەتەوە بەوەی ئێمە کێشەی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و ئەمانە چارەسەر بکەین و ژیانی هاوڵاتیان باش بێ ئەبێ لایەنە سیاسیەکان جددیتر بن لەم حالەتەدا خۆ ئەگەر لایەنە سیاسیەکان پێیان وایە مەسەلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان تەواو چۆتە قۆناغێک ناتواندرێ جارێککە بەردەوام بێت لەم پۆستەدا بەڕێزیان زۆر باشە فەرمولایەنە سیاسیەکان بابێن کە من ئەمە تەرحا بابێن پەرلەمانی کوردستان هەڵبۆشێنەوە و کاندید دەستنیشان بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و داوای هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکەن نەخێرەگە بیان کرد با ساڵێک پێشێستا دەیان کرد ئەم پشی و چاوەڕوانیان نەدەکرد و هەنگاویان بۆ دەنا بەڵام من پێم وایە هێز بابڵین ئەم چوار لایەنە تا ئێستا لە پێکینانی بەرەکەیان بۆ ئەوەی کە تەرحێکیان هەبێ یاخود داوایەکەیان یەخەن بۆ چارەسەر پێم وایە هەتاوەکو ئێستا جددینی باشە ئێوە لە پەرلەمانی کوردستان لە ئێستادا وەکو لیژنەکان ینی چاودێری و ممارەسەی کارەکانی خۆتانەکەن وەکو لیژنەکان لە ناو پەرلەمانی کوردستان و هەموو پەرلەمانتارێک دەتوانێت بڕگەڕێتەوە ناو پەرلەمان هەموو پەرلەمانێک دێنە دەوام بە هەموو فراکسیۆنەکانیشەوە بە فراکسیۆنی گۆڕانیشەوە بەڵام ینی فراکسیۆنی گۆڕانیش لە ناو پەرلەمان حضوری هەیە و دەوامەکات بەشێک ئەتوانێت بێت بەڵێ بەشێک لە پەرلەمانتاریان ڕۆژانەش دێن ئەوجاوی دێنایە ئازادە خۆی بەڵام من وەخۆمە بڕاردەی لیژنەی یاسایی لەو ڕۆژێک کە پەرلەمانی کوردستان قوفڵی لێداوە قوفڵمان لە لیژنەی یاسایی داوە چکە من پێم وایە کە کۆبوونەوە بکەین دەبێ زوتنەوەی گۆڕان وجودی هەبێ بۆ نووسینی راپۆرتەکانی لیژنەی یاسایی چکە ئەو راپۆرتانە ئەبن بە یاسا ئەگەر هێزێکی سیاسی وجودی نەبوو لەنا ئەو راپۆرتاس پێ ڕۆژێت تۆ مناقەشەی ئەو یاسایە بشکەی دەبێ بە کەم و کوڕی زارێشکە بینەوە لیژنە و وچەی نەزەری ئەم لایەنانە وەگرێ بۆی ئیشەکەمان نەبێ بە دوو ئیش و ئەمە ئێمە هیچ ئیشێکمان لە لیژنەی یاسایی هەموو ڕاگرتووە
تا ئەو کاتێک پەرلەمان بە فعلی کارا دەبێتەوە و هەموو هێزە سیاسەکان دێن وجودیان دەبێت. باش کەواتە ڕێگری لە هیچ کەسێ ناکرێت کە بێتە ناو پەرلەمانەوە لە پەرلەمانتارەکە ڕێگریمان لێ دەکرێت بۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کە تۆ سەرۆکرد نەبوو ناتوانانی کۆبیەوە بەڵام ئاساییە دەی بۆ چاخواردنەوە. بەڵێ پەرلەمان بووە بە جێگەی چاخواردنەوەکەوە ئێستا بەڵێ قسەیەک لەسەر هەڵبژاردن بکەین لە ئێستادا پێت وایە جارێ با ئەو پرسیارت لێ بکەم پێت وایە لەم ساڵە هەڵبژاردن بکرێت لە هەرێمی کوردستان بە پێی پێدراوەکان؟ بەڵێ خۆی هەڵبژاردن کۆمەڵک پێویستی فەنی و سیاسی یاسایی هەیە. ئێستا لە ئێستادا حکوومەت هەرێمی کوردستان بڕیارداوە یەکێک لە شتەکان بودجێ بۆ کۆمیسیۆن دابین کردووە. بەڵام لە دوای بودجە ئەبێ کۆمیسیۆن کارەکانی خۆی بکە کاری هەر ئەساسی بریتە لە ئامادەکردنی تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان کە بە تایبەتی لە ڕابردوو گومانێکی زۆری تیادا هەبووە لەسەر لە ڕێگەی ئەمەی بایۆمێتریەکە کێشەکان چارەسەرکراوە دەیکاتن بەڵام سەتا پێم وایە هەتا ئێستا 25 دەنگدەری کوردستان چۆ بایۆمێتری دەنگدانی کردووە و ئەمە حکوومەتی عێراقیش دەیکانە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان. بەڵام باس لەوە کرێ زیاتر لە 1 ملیۆن کەس ینی چوە بەشداری لە ئاخر ئێمە بایۆمێتری موچەمان هەیە و بایۆمێتری دەنگدانمان هەیە بۆ موچە بەڵێ هەموو خەڵک ئەوە هەمووی بەشداری بەڵام بۆ بایۆمێتری دەنگدان کە پرۆسەیەکی جیاوازە نەخی ڕێژەکە زۆر کەمترە. ئەمە حالەتی یەکەم واتە کۆمیسیۆن دەبێت لە ئێستا ئەو شکر بودجێ بۆ دامکراوە دەست بە هەنگاوەکانی بکە. حالەتی دووەمینیان بریتە لەوەی زمینەی سیاسی هەبێتن. زمینەی سیاسی بەچیە ئێمە لە ئینتیخاباتە کاگەرگە تووشی تەشەنجاتی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکەمان دەبێت پێویستمان بە فەزایەکی ئازاد هەیە. لە ئێستادا زۆرێک لە گرژی و تەشەنجاتی سیاسی لە نێوان حیزبە سیاسیەکان هەیە. ئایا بزنەوەی گۆڕان لە ئێستادا دەتوانێت بە ئازادی بانگەشەی خۆی لە هەولێر و دهۆک بکە؟ ئایا پارتی دیموکراتی کوردستان فراهەمی جەوی ئازادێکی وای هەیە بتوانێت بانگەشەی ئینتیخابات لە سلێمانی و گەرمیان کەواتە بێت لە هەموو ڕوویەکەوە ئامادەسازی لە ڕووی ئەساییەوە ئێمە پێویستمان بەوەیە با بڵێن مەرسومێک لایەن بەڕێ سەرۆک هەرێمی کوردستانەوە دەربچێت. لە ئێستادا کە یاسا دەستنیشانی کردووە بێ مەرسومە دەرکات. ئایا سەرۆک هەرێمی کوردستان کە ئەم مەرسومەی دەرکرد و داوای ئینتیخاباتی کرد لایەنە سیاسیەکان بەپڕ ئەم مەرسومەی سەرۆک هەرێمەوە بەڕێزیان دەچن؟ ئەی ئەگەر چوون کەواتە اعترافیان کرد کە ئەگەر اعترافیان کرد ئەی بۆ چەند ساڵە ئەوەی بە فەرمی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان ناساندۆتە نا بزوتنەوەی گۆڕانە لایەنەکانی دیکە پێشوازی لەمە بکەن. جەم قسەم لەسەرەوەی ئەگەر چ لایەنێک پێشوازی لێ ناکات و ئەگەر پێشوازی لێ نەکرا خۆ ئاسان نییە. ئەگەر پێشوازی نەکرا کەواتە ئەو لایەنە ئینتیخابات ڕەت دەکاتەوە. ئەو لایەنە ئینتیخابات ڕەت دەکاتەوە تا دیموکراتی ڕەت دەکاتەوە. ئێ لەلایەک تۆ گرفتی قانونت هەیە لەلایەک گرفتی دیموکراسی دەبی لە هەرێمی کوردستان و خاڵێکی کەش کە بەڕای من ناوچە کوردستانیەکانە کە ئەویش پێویستە بەشداری هەڵبژاردن بکەن کە ئەگەر بەشداری هەڵبژاردن بکەن ئەبێ قانونی بۆ تعدیلکەین قانونیش پێویستی بەکارابوونەوەی پەرلەمانی کوردستانە ئەگەر بە یاسا کۆنەکە بەڵێ ئەگەر بە یاسا کۆنەکە هەڵبژاردن نەکەین بۆیە بەڕاستی ئەگەر لایەنە سیاسیەکان لە پەرۆشی دیموکراتیدان و لە پەرۆشیەوە ئینتیخابات لە کاتی خۆیدا بکرێ ئەبێ هەنگاو بنێن بۆ ئاشتەوایی سیاسی ئەگەر کارتی کارابوونەوەی پەرلەمانیش ئەسووتێ و ئاشتەوایی سیاسیش نامینێ و هەڵبژاردن و دیموکراسیش دەبێ فاتحای بۆ بخێن. بەڵێ کاک گۆران ئازاد پەرلەمانتاری کوردستان زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوو نەبیت لە شت ساغ بێ هەر بژیت. بینەرانی ئەزیز ناوبڕێکی زۆر کورت لە تەوەری دووهەم لەگەڵ دکتۆر شێرکۆ جەودەت بەردەوامە بین لەگەڵتان. بینەرانی عزیز دووبارە لە تەوەری دووهەمی باسی ڕۆژ لە ناوزانکۆی بگورن لە ناوزانکۆی ئەمریکیەوە لە سلێمانی سڵاوتان لێبێت. دیدارەکە وەکوتم کۆتایی هاتۆ دیداری سلێمانی بەڵام ئێمە بەردەوامین لە ڕووماڵ لە تەوەری دووەم لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان. دکتۆر زۆر بەخێربەی سەرچاوماتی پێم خۆشە کورتەیەک لەو قسانەی لە دیداری سلێمانی کردت بۆ بینەران ینی زیاتر جەختی لەسەر بکەیتەوە باسی بکەیتەوە بۆی ئەوانی شاگەدار بن کە چیتان بتەوەم بۆ بەنای خۆی بەخشندە و میهرەبان دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەش کە ئەم چالاکیانە سازەکەن. دیارە ئەمڕۆ یا هەر دیداری سلێمانی خۆی نزیکردنەوەی عەقڵ و بیر و بۆچوونە جیاجیەکان بوو کە لە حکوومەت لە پەرلەمان لە دەرەوەی وڵات لە ناوەی وڵات دەرەنجام قسەکردن بوو لەسەر ئەوەی کە حکومڕانی دروست چییە و حکومڕانی دروست ئایا خەونێکە و کەس نایگاتێ مستەحیلێکە و ناتوانین بیگەینێ بەم دۆخەی ئێستەی هەرێمی کوردستانەوە کە گیرفانی خەڵک ئاوا بەتاڵە کە معاناتی اقتصادی هەیە سیاسی هەیە مەترسی ئەمنی هەیە عسکەری هەیە داعش لەو لاوەستاوە ناسەقامگیری سیاسی هەیە چەقبەستویی سیاسی هەیە چەندین قەیران و گرەی گەورە هەیە لە ژیان و لە خەباتی سیاسی و دیموکراسی هەرێمی کوردستانە. ئێمە وتمان پێشتر کاتێک کە ئەیانوت ئینسانێک بچێتە سەرمانگ
مستحیل بوو بەلایەنەوە بەڵام دواتر هەر ئینسان خۆی توانی هەندێک هۆکار و ئامراز بەدی بهێنێ کە بتوانێت پێ بچێتە سەرمان بۆیە ئەبێ بە نەفەسێکی گەشتبینانە و واقعیانش لە هەمان کاتە دەست بخەینە سەر ئەو دەردانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە و بتوانین تەنها بە خۆمان ئەوەی کە جەختمان لەسەر کردەوە ئەوەیە کە تەنها بە خۆمان چارە ئەکرێ و ئەم گرێ کوێرانە ئەبێ بکرێتەوە. کاگۆران ئازاد لە تەوەری یەکەم باسی لەوە کردوتی لە ڕابردووە هەمیشە لایەنێکی دەرەکی هاتووە پێکەوەی ناون و ڕێکی خستون لە ئێستا پێت وایە ئەبێ خۆمان بیکەین بەڵێ بە دڵنیاییەوە یعنی من باسی ئەوم کردوتم ئەوە پرۆفیسۆر فۆکۆیاماشمان هێنا بۆ کوردستان لەویشمان پرسی چی بکرێ باشە وتی من ناتوانم حکم بم ناتوانم قرار بم بۆ ئەبێ خۆتان قرار بن فعلا ئەبێ خۆمان قرار بین لەبەرەوە باسەکە لەسەر ئەوەیە کە مەسلەی شەفافیت مەسلەی بنەماکانی حکومڕانی سوڵتەی قەزایی پەکخستنی پەرلەمان شڵەژاوی بڕارەکانی حکوومەت بۆ نمونە مەسلەی باج کاتێک کە فەرزەکرێ بەسەر خەڵکە ئەمە ڕاستە لە ڕووی نەزەریەوە لەوانەیە لە خەبیرێک بپرسی ئەڵێ باج داهاتی حکومەت زیادەکە بەڵام باج فەلسەفەکەی ئەوەیەک لە کاتی بوونە لە کاتی قانزاجە ئەدرێ کاتێککە فەرزەکرێ بەسەر میلەتێکی گیرفان بەتاڵە تەماشاکەی ئازاری ئەدا تەماشاکەی تحملی ئەو بەنج عملیاتە ناکە هەروەها مەسلەی سەکتەری نەوت و گاز و مەسلەی راپۆرتەکانی دیلۆید و ئایوای کە لە مانگی دەوە عقدیان لەگەڵا کراوە تا ئێستا هیچیان دیار نییە کە بیخەنە بەرچاو کەەوە هەنگاوێک بوو ئومێدێک بوو بۆ مەسلەی شەفافیت و خستنەڕووی زانیارەکان بۆیە حکومڕانی دروست کە ئەبێ کاری بۆ بکەین و بەرەو پیری بڕۆین داوامان لێ ئەکا پێشمەرگەکان داوامان لێەکەن کە سوکاری شەهیدان داوامان لێکە میلەت داوامان لێکا کە بەرەو بنەماکانی حکومڕانی دروست بڕۆین چونکە وڵاتە وڵاتی هەمومانە داوای شەفافیت داوای لێپرسینەوە داوای سەروەری یاسا داوای زانیاری و معلوماتی دقیق و ڕاست کە ئەمانە شەش بنەمان لە بنەما جیهانیەکانی گود گەڤەرنەنس و حکومڕانی دروستن دواتر تەطویری پێدرا ئەمە یەک دوو بنەمای تریشی بۆ زیاکراکەیەکی چەند ناویرا الرقابة الاستراتیجیە مەسلەی ڕقابە و ئۆدیتینگی استراتیجی بۆ سێکتەرە هەستیارە گەورەکان چونکە ئەبێت ترست دروست بێ ئەبێ متمانە دروست بێ ئەم متمانەیە ئێستا لە لاواسترین خاڵیایەتی ینی باسی ئەومان کرد ئەمڕۆ کە داخوازیەکانی خەڵک بەهۆی سوۆشیال میدیاوە بەهۆی گلۆبالیزیشن و ئەولەمەوە بەهۆی کرانەوەی بۆ جیهان سەرچاوی زانیاریەکانی سەرچاوی وەعی و تێگەیشتنی گلۆبالیە یعنی لەسەر سەرچاوە جیهانەکانە بەڵام واقعی حاڵ و ژیانی هینی سەدەکانی ناوەڕاستە بۆیە لێرە ڕوبەڕووبوونەوە ڕوئەدا ئێمە شوێنەری ئەو خەڵکین کە داخوازەکانی بە سورعەتی تیشک زیابێ و حەقی خۆی داوا ئەکاوە ژیانی لەو پەڕی مەترسیایە لە ڕووی اقتصادی و ئەمنی و عسکەری و هەتا دوایی لەولاوە حکوومەت و ئەدای حکوومەت هەتا بڵی خاوە هەتا بڵی درنگ پێ ئەگا دەرەنجام ئستدام ڕوویدا و پەرلەمانی لە پێناوە پەکخرا بۆ لەبەرەوەی کە تحملی ئەوە نەکرا کە داخوازیەکان بەڕۆڕووی خاوی ئەدا بێتەوە دەرەنجام ئەو وەزعش هەبوو کە مەسلەی داعش و هەتا دوایی بۆیە ئەبێ ئێمە لە هەرێمی کوردستانە چەند هەنگاوێک بنین ئەمڕۆ باسی ئەوەمان کرد یەکەم ڕوبەڕووبوونەوە و شەڕکردن و بەرەنگاربوونەوەی یەکتری بە تونند و تیژی مەرفوزە و هەڵەیەکی استراتیجی مێژووی گەورەیە ئەگەر یەکێکیش نییە لە بژاردەکان تاقیش کرایەوە کە نابێ مەسەلەن بۆ نمونە ئەوەی لە شنگار ڕوئەدا ئەوەی لە غێری شنگار ڕوئەدا نابێ بە عنف و بە چەک و بە سیلاح و نابێ بە تونند و تیژی ئێمە کێشەکانمان چارەسەر بکەین ئەبێ بینە سەر ئەوەی کە چۆن بتوانین یەکەم ژینگەی گود گەڤەرنس ژینگەی حکومڕانی دروست واتە ئارامی بە معنای ئەوەی کە هەموو لایەکمان استیغلالی یەکتری نەکەین ئێمەمانان کە پەرلەمانتارین ئەبێ ڕاستیەکان بڵێن ئەبێ حەقیقەتەکان بڵین بەڵام لە هەمان کاتیشە ئەبێ حکوومەتیش لەوە تێبگا کە ئەبێ بە پێکەوەیی بە مشتەرەکی هەنگاوەکان دابڕێ بۆ چارەسەری قەیرانەکان و ئەبێ زۆر پەلی لێ بکرێ و ئەبێ بڕیارە جدیەکان تەنازولاتی بۆ بکرێ بۆی کە بتوانین ژینگەی گود گەڤەرنس دروستکەین هەروەها هەنگاوێکی تر ئەوەیە کە ئەبێ بەڕاستی بە عەقڵ و بە حکمت یعنی ئەم گرەیانە ئەبێ حەکیمەکان ئەبێ عاقڵەکان بیکەنەوە ئەم بڕیارانە بە عینادی و بە غرور و بە لەخۆبایی بوون و بە توندڕەوی بۆوانە ناکرێتەوە پێت وایە بەشێک لەوەی دۆخی کوردستانی بەم ڕۆگەیان دووە ئەوەیە کە پێوترێت کە لە ڕەقییان ئینادی لە بواری سیاست هەردووشی غرور لەلایەک ئیستیغنا و هێزم هەیە و چەکم هەیە و پارەم هەیە لەلایەکیشەوە سووربوون و ئیلا بە تونند و تویژی و ئیلا بەرەو ڕووبوونەوە و ئیلا پێکدادان لێرەیە ئەوێ ڕێگای سێهەم بدۆزینەوە ڕێگای سێهەم بریتیە لەوەی کە وەرن با پێکەوە ململانەکانمان بخێنە سەر مێزی گفتوگۆ
وەرن با پێکەوە میساقێکی نیشتیمانی بەرنمەیەکی نیشتیمانی دابنێن سوێندی لەسەر بخۆین کە هەمومان پێڕێی بکەین کە بەرژەوەندی تاک و هاونیشتیمانی لە پێش هەموو بەرژەوەندیەکەوە بێ و ئەبێ خاک بپارێزرێ و هەمومان دیفاعی لێ بکەین. ڕەنگە بینەری ئێستا پرسیاری ئەوەی لا دروست بێ ئەم پەیمانە نیشتیمانی ڕەنگە من لە زیاتر لە 15 بەرنامە لە ماوەی ڕابردوودا باسم کردبێت لەگەڵ میوانەکان بۆ جەنابەت ئێستا باست کردم جارە. ئەم پەیمانە نیشتیمانیە ئەبێت دوای چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆ بێت یان پێش ئەوە بێ بۆی ئەو کێشانەی پێ چارەسەرکەین. ئەبێ پێکەوە بێ یعنی ناکرێت چاکسازی پەک بخرێ بە داخوازی پرسە نیشتیمانیەکان بۆ منەوەکو سربەخۆی باش ناشکرێ سربەخۆی پەک بخرێ بە داعی ئەوەی کە هەتا چاکسازی ئەبێ تەریب بن ئەبێ پارەلێل بن ئەبێ پێکەوە بن ژیانی خەڵک ئێستا ئەبێ چارەسەر بکرێ ئەبێ بە زووترین کات ئەو خەڵکە یعنی ئەو بڕیاردەرانی هەرێمی کوردستان ئەبێ مستەغنی نەبن لە خەڵک نابێ ئەمڕۆ قووەت و پاریان لەبەردەستایە مستەغنی بن لە پەبلیک و لە خەڵکو لە ڕایگشتی بەڵکو بە پێچەوانەوە ئەبێ بێن تەنازولات بکەن و بێ ڕایگەێنن ئەو گەورەیە بۆ هەموو شۆڕژگێڕێک کە بێت تەنازولات بکەوە ڕای بگەێنە کە بۆ میلەتەکەی ئامادەیە هەموو تەنازولێ بکە لەولاوە ئەبێ عاقڵەکان پسپۆڕەکان شارەزاکان ئەوانەی کە پیان وترێت پێشمەرگەی تەکنۆقرات پێشمەرگە تەکنۆقراتەکان سیاسی تەکنۆقراتەکان ئەبێ ئەوان بێن گرێکان بکەنەوە لە کەش و هەوایەکی ئارامە بتوانن پێکەوە بیرکەینەوە و بتوانین پێکەوە حەلەکان دابنین و پێکەوەش جێبەجێ بکەین و پێکەوەش دیفاعی لێ بکەین دواتر بۆی کە قووەتێک بین بتوانین جوابی ئەوانە بینەوە کە ڕێگری ئەکەن لەوەی کە یا تێناگەن یا نایەنەوێ کە ئەم چارەسەرانە بێتە. باش دکتۆر بە قسەکردن لەسەر حکومڕانی دروست لە قسەکانی سەرۆکوەزیرانی عێراق لە دیداری سلێمانی ئاماژەی بەوەدا وتی مەترسی گەندەڵی کەمتر نییە مەترسیەکی کەمتر نییە لە مەترسی تێرۆر و تێرۆریزم لە ئێستادا لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی پارتە سیاسیەکان بۆی سەرکردە سیاسیەکان بە بێجیاوازی هەر هەمویان بتوانن باسی داهاتووی کوردستان بکەن بتوانن باسی کیانێکی سربەخۆ بکەن پێت وایە یەکێک لەو چاکسازیە ڕیشەیانی ئەبێ بیکەن ئەوەیە کە گەندەڵی ڕیشەکێش بکەن و سەرچاوەکەی ببڕن ئەگەر هەر کەسێک بێت بەدڵنیاییەوە چونکە گەندەڵی دواتر سەری ساحێبی ئەخوا چونکە گەندەڵی وەکو وەرەمی سەرەتانی وایە ئەبێ ئەو کەسەی بڕیاری بەدەستە زوو فریای خۆی بکەوێ پێشەوەی فریای خەڵک بکەوێت چونکە ئەو سەرەتانە دواتر خۆی لەناو ئەبا دوای فریایەکەوێت بەڵێ دوای فریایەکەوێت من لە پێش گەندەڵی یا قوڵتر لە گەندەڵی شتێکی تر هەیە کە لە گەندەڵیش مەترسیدارتر یان ئەگەر بڵێن داعش و تیرۆر مەترسیەکی گەورەیە گەندەڵی لە داعش و تیرۆر مەترسیەکەی گەورەترە لە پشت ئەوەشەوە شتێکی تر هەیە کە لە گەندەڵیش و لە داعش و تیرۆریش مەترسیەکەی گەورەترە کە ئەویش بریتیە لە مەساڵحی سەرمایەدارە گەورەکانی جیهان سەرمایەدارەکان ئەمانە پیانەوترا عابرە للحکومات ئەمانە حکومات تێ ئەپەڕێنن ئەمانە قەومیات تێ ئەپەڕێن ئەمانە تەوائف تێ ئەپەڕێنن ئەمانە تەنها لە ڕێگەی هەموویانەوە جێپەی خۆیان لە ڕێی هەموویانەوە جێپەی خۆیان قایم بکەن و بزنس تەنها ئاواتیانە و تەنها مەبەستیانە بۆیە ئەبێ بڕیاردەرەکان مەسەرەن بۆ نمونە هەتا ئێمە شەڕکەین ئەوان سوودمەندتر ئەبن بۆ چونکە کۆمەلگە لاوازە بێ وای مجتەمەعی لاوازە بێت تربیە و کۆمەلگەی مەدەنی و حتا هەموو بوارەکانی ژیان پەکی ئەکەوێ ئەو باشتر ئەتوانێت بەدڵنیایەوە لەبەرەوە ئەو سەرمایەدارە گەورانە کاتێک کە دێن اختیلاقی ئەزمایەکەن قەیران دروستەکەن قەرزت ئەێنێ دواتر خۆشیان ئاوادانیەک وێرانیەکەن دواتر خۆشیان ئاوادانیەکەنەوە ئەمە بار بە خۆمانیەکەن هەر بە خۆمانیەکەن ئەمانە لە هەموو سەفقەیەک لەم سەفقاتانە ئەوان مستەفیدن بۆیە وعی بڕیاردر ئێمە وتمان ئەوانەی کە کلیلیان بەدەسەوە حلولیان پێ لەم هەرێمی کوردستانە ئەبێ ئەوانە بن کە لەم حقایقانە تێگەیشتون ناکرێ بڕیاردەر لە سیاست و لە اقتصاد و لە ئیدارە و لە قانون نەزانێ و بڕیاردەریش بێ ناکرێ بڵێ وڵا ڕاوێشکارە هێنم ڕاوێشکار لەوانەیە ئەدڤایز بکە لەوانەیە نەسیحەت بکە بەڵام ناتوانێت بڕیار دەرکا لە جیاتیت لەبەرەوە قۆناغی داهاتوو ئەبێ حلولەکان تەسلیمی سیاسی تەکنۆقراتەکان بکەین دعمیان بکەین پشتیوانیان بکەین کەش و هەوای گود گەڤرنس و ئارامیان بۆ دروستکەین بۆی کە بتوانن لە یەک تێبگەن و حلولەکان دیاری بکەن ئەو کاتە بەدڵنیاییەوە ئێمە نەیەکە وڵاتین کە پەکمان کەوت بێ و شکستمان هێنابێ و لە قەیران و لە ئەزمەیا بوو بین و نەئاخر وڵاتی ژەبین نەئاخر شوێنە بین لەبەرەوە بەدڵنیاییەوە ئومێد هەیە بەڵام ئومێدەکە پێویستی بە ئێرادەیە پێویستی بە حکمەتە پێویستی بە داهێنانە پێویستی بەو عەقڵە ژیرەیە کە بتوانێت لایەنەکان کۆ بکاتەوە پێویستی بەو دەستەپاکەیە کە بتوانێت لایەنەکان ینی پرسیارێکی دیکە بکەم چی ئەتوانێت پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان کۆ بکاتەوە هیچ شتێکەیە بە بڕوای تۆ لە ئێستاە بتوانێت لای هاوڵاتیان هەرێمی کوردستان بە هیواییەکی هەستەکەن
بۆ نمونەیەکت بۆ بێنمەوە پارتی و گۆڕان زۆر مەحاڵە جارێکی تر پێکەوە دانیشن ئەنی وا بیرەکەنەوە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان هەستەکەی شتێکەیە بتوانێت ئەم لایەنانە کۆ بکاتەوە بەرژەوەندیەکی باڵای نیشتیمانی و ستراتیژی بتوانێت ئەم لایەنانە کۆ بکاتەوە ئەوەی کە حربی عالەمی یەکەم و دووەمی کۆکردەوە بێ ئەوانش کۆ بکاتەوە یعنی لە حربی عالەمی زیاتر ئەمانە بە ملیۆنان کەسیان لە یەکتری کوشت بەڵام دواتر هاتنە سەر مێزی گفتوگۆ بەڵێ نیشتیمانە بێ کۆیان بکاتەوە بەڵێ هەمومان پێکەوە بەرپرسیارین بەرامبەر بە چارەسەر یەک نمونە عەرزی جەناب و بینەرانی بەرەزیش بکەم یابان تا ئێستا ژێردەستەی ئەمریکایە و مستعمەرەی ئەمریکایە بەڵام دوای حربی عالەمی دووهەم یەکەم شت کە کردیان مێزی قوتابخانەکە چونکە بیناکانیان ڕووخابوو هێنایە سەر جادە بۆی کە تعلیم و تربیە بەردەوام بەبێ ئەوەی چوارچێوەیەکی دیواری هەبێت وێنەکان بوونیان هەیە ئێستا ئەمڕۆ من باسی ئەوەم کرد لە پانێڵەکەیە وتم شتێک هەیە پێش گوت گەڤرنس پێوترێ گوت سوسایەتی ئایا مجتەمەعی ڕەشید یان حکمی ڕەشید کامیان پێش کامیانە ئەبێ ئێمە کۆمەڵگە و نوێنەرانی کۆمەڵگە و قیاداتی کۆمەڵگە مەبەستم کۆمەڵگەی مەدەنیە مەبەستم ئیعلامە مەبەستم هەموو مؤسسات تربیە و تعلیم و حکومی و ناحکومی ئەبێ هەموو پێکەوە بنیادی مجتەمع و کۆمەڵگە بکەینەوە جارێکی تر ئەبێ مجتەمەعی واعی و ڕاشد تی بگەێنین بۆ نمونە کاتێک کە تۆ بە کەسێک ئەڵێ پشتێنی سیارەکەت ببەستە بۆی کە لە تووشی کارەسات نەبی ئەمە قەرارێکی بەسیتە و زۆر گرنگە ئەگەر لی تێنەگا ئەگەر نەزانێت گرنگەکەی لەکوایە وەکو وعی مجتەمەعی وەکو وعی تاک جێبەجێشی ناکات دواتر تۆ ناتوانێت هەر بەغەرامە و بەڕاکردنەوە کۆنتترۆلی بکەیت لەبەرەوە لەگەڵ نیزامە شتێک هەیە پێوترێ بینایی ویژدانی و عقلی وەوەعی تاک وەعی کۆمەڵگە ئەمە لەلایەکی کەوە یابان وەکوتم کاتێک کە سەیریان کرد ئەمانە داگیر کراون حربی عالەمی دووهەمە هەموو ڕێگاکانیان لێ گیراوە هاتن داهێنانیان کرد ئێمە لە هەرێمی کوردستانە ئەبێت داهێنان بکەین داهێنانی ڕێگەی سێهەم بکەین ئەو گرێکوێرانە کە پێشتر بە وەسایلی تەقلیدی نەمان کردوتەوە ئەبێ بە وەسایلی تازە دابێهێنی گرێکوێرەکانی نێوانمان بکەینەوە ئەوان هاتن لە ڕێی تەکنۆلۆژیاوە داهێنانیان کرد یابان ئێستا سیارەی توێتا مەمنوع لە ئەمریکا بفرۆشرێ بۆ لەبەرەوەی کە ڕغبەتی زۆر ئەچێتە سەر حکوومەتی ئەمریکی منعی کردووە توێتا پێشی سیارەی ئەمریکی بەرهەمی لەبەرەوە بە تەکنۆلۆژیا بەداهێنان یابان ڕێگایەکی دۆزیەوە ئێستا یابان حەقی لجوء ئەتوانین چ ڕێگایەک بدۆزینەوە بە لەبەر چاوگرتنی واقعی کوردستان یەکەم ڕێگە بدەین وەکوتم پێشمەرگە تەکنۆقراتەکان چارەسەرەکان دیاری بکەنەوە بە قسەیان بکەن بڕیاردەرەکان بە قسەیان بکەن و بڕیار بکەوێتە دەستی ئەوان لە پەرلەمان لە حکوومەت لەلایەنە سیاسەکان ئەمە گرنگترین هەنگاوە دووهەم هەنگاویان ئەوەیە کە کاتێک کە چارەسەرەکان دیاری ئەکرێ جێبەجێکردن بە پێی پێویست بێ هی ئانی ئێستا گرفانی خەڵک مهمترینیانە باری ئەمنی باری عسکەری ئەو استقراری کە پێویستە دوای ئەوە بچینە سەر قۆناغەکانی و هەمان دیفاعی لێ بکەین کەوابێ ڕێگای سێهەم هەیە و ممکنە هەمومان پێکەوە دابنیشینەوە ناکرێت دەرس لەمزل لە میهرەبانی وەرنەگرین یعنی یەکێک لە دراساتەکان ئەڵێ ئەزمەی اقتصادی یۆنان کە خەریب و ئیفلاس بکە لە 108 شۆکی ئەزمەی اقتصادی لێیدا تورکیا پێش تقریبا 15 ساڵ لە 106 لێیدا هەرێمی کوردستان لە 136 لێیداوە ئەمەی کە پێوترە شۆکی اقتصادی و ئەزمەی اقتصادی لەبەرەوە جەڵتەیەکی گەورەی دەماغی و قەلبی بەڕۆڕووی جەستەی حکومڕانی هەم هەرێمی کوردستانە بۆتەوە معقولە بین بڵێن وڵا ناتوانین دانیشین لەگەڵ یەکتری ناکرێت منطقی نییە لەبەرەوە بە دڵنیاییەوە حل هەیە ممکنە بەڵام ئەبێ عقلیەتەکان شێوازی بیرکردنەوەکانمان بڵێ دکتۆر کاتێکی کەمم ماوە ئەمەوێت قسەیەک لەسەر ئەو ناکۆکی و ململانی و شتەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کەرکووک بینیمان قسە بکەین ینی قسە لەسەرەوە هەیە کە جارانە وترا نەوتی کەرکووک لەلایەن حکوومەتی عێراق و مامەڵی پێواکرێت لە ئێستاداوە تا کەرکووک بەدەست کوردەوەی بەشێکی بەدەستی سامانە سروشتیەکانەوە لە ڕۆژانی ڕابردوودا بەشێکی پێم وابێ دەگەر هەڵە نەبم لەلایەن ینی ئەگەر پێم وابێەوەی بەدەست سروشتیەکانەوەیە کێلگەکانی هاوانە و بای حەسەنن ئەوانەی لە ئێستادا لەلایەن هێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە پێشتری شەر ئاسایشی ئەویان پاراستووە جەمبور و خەبازە و بابا کوڕکوڕە چۆن ئێمە وا بکەین ئەم نەوتە ببێت بە هۆکارێک بۆ کۆکردنەوەی لایەنەکان نەک دوورخستنەوەیان لە یەک و ئێوە چ زانیاریەکتان وەکو لیژنەی سامانە سروشتەکان لەسەر ئەم پرسە و ئەم پێشاتی ڕۆژانی ڕابردوو هەیە زانی چۆنە خۆی نەوت هاوتەری بە لەگەڵ گەندەڵی لە هەموو عالەماوایە چونکە ئاسانە پارەکەی و پارەکەشی زۆرە لەبەرەوە ئەو وڵاتانەی کە نەوتین ئەوانەی کە ژیرن یەکسەر سیستمی کۆنتترۆل و ئۆدیتینگ و تەدقیق و وردبینی و شەفافێتیان دامەزراندووە لەگەڵیا
کە ئەوە هەڵەیەکی استراتیجی بوو لە هەرێمی کوردستانە ئێمە نەمان کردو تا ئێستش معالمی دیار نییە ئەو مؤسساتی شەفافێت و وردبینی و تدقیق و کۆنتترۆڵی ترست و متمانەکە دروستەکە لەسەر ئەو زانیاری و داهات و سامانە سروشتیە دەرەنجام کەوتینە ئەو هەڵە گەورەیەی کە مەسلەی سەرۆت و سامانی سروشتی ئیتیهاماتی زۆری لەسەر بێ و ببێتە سیجال و بەڵگا لەسەر فەوتانی مەسەرەن تۆ ناکرێ ملیارات دلار بدۆڕێنی لە عقودی نەوتیە و نەشڵی کێ تاوانبارە و کێ هەڵەیە و یعنی من ملیارات دلارە لە قوتی خەڵکەوە ئەدرێ دواتر ئەم جۆرە هەڵانە یەکێک لەوانە مەسلەی کەرکووکە ئیدارەی کەرکووک ناکرێ و نابێ نە لەلایەن پارتیەوە نە لەلایەن یەکێتیەوە کە دوو هێزی دەزەڵاتداری خاوەن هێز و توانای ئابووری گەورن لەم هەرێمی کوردستانە ناکرێ بەهێز مامەڵە لەگەڵ سەرچاوەکانی نەوتی نەک هەرێمی کوردستان بەڵکو هی کەرکووکیش بکرێ ئەبێ چۆن داوا ئەەکەین کە هی هەرێمی کوردستانی مؤسساتی مامەڵی لەگەڵا بکرێ مؤسساتی کیبکۆ و کۆمە و ئەوانەی کە بۆ کەشف و فرۆشتن و هەناردەکردن و لەژێر ڕقاوی پەرلەمانیە و لەژێر تەتەی خۆردبینە بە هەمان شێوە ئەبێ لەگەڵ کەرکووکە ئەوە مامەڵە بکرێ یعنی من سێرم لە ڕۆژانی ڕابردوون راوە پێت وایە هەنگاوێکی هەڵەیە و ئەبێ خێرا من سێرم لێ دێ ئەڵێ حزب ئەڵێ لەگەڵ سەرۆکی حکوومەتە ڕێکەوتین حزب ئەڵێ لەگەڵ ئەمە مؤسساتی نییە ئەم کارانە بۆیە ئەبێ نەوتی کەرکووک بۆ کەرکووکیەکان بێ ئەبێ نەوتی کەرکووک بە مؤسساتی مامەڵی لەگەڵا بکرێ مەجلیسی محافظە هەیە ئەمانە ئەو شوێنن کە مەرجعی سەرۆت و سامانی کەرکووکن بۆیە ئەبێ بەڕاستی هەرێمی کوردستانیش و بەغداش ڕێز لەو ئیرادەیە بگرێت کە هەیە و کە شەرعیە و ئەبێ بە شێوازی هێز و ململانی تند وەکو وتمان دیسانەوە هەڵەکان دووبارە نەکەینەوە بەداخەوە لە شنگار هاتینەوە سەر مڕبعیەکەم بە چەک ئەمانەوەی کێشەکان چارەسەر بکەین سوپاس بەخوا ئێستا دامرکاوە کێ دایمرکان عاقڵەکان دایان مرکان عاقڵەکان وەستانە ئەوەیە کە ئەڵێن حکەما و عقەلا ئەبێ چارەسەری ئەم کێشانە بکەن بۆ کەرکووشی بە هەمان شێوە بۆ هەرێمی کوردستان بە هەمان شێوە ئەوانە بەڵگەن لەسەر ئەوەی کە توانین کرێکۆرەکان بەڵێ دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمەت بەخشی پێم وابێ ئەمە هاوڕیانیشم ماندوون پێم وابێ ئەمە دیداری سلێمانیە بێت سپاس بۆ کاتی کە بە ئێمەتان بەخشی و زۆر سپاسان دەکەین و ماندوونە بن بینەرانی ئازیز لێرەدا ڕووماڵی کوردستان 24 بۆ دیداری سلێمانی ئەوەستێت ڕێزی یادگارفایەخ و تەواوی ئەم ستافە هەرچەندە ماندوون بەڵام ماندوونە ناسن لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم و ماڵتان لەگەڵ کوردستان هەمیشە ئاوەدان بێت.